سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە، بەردەوامی ناردنی چەکی قورس بۆ ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، کۆبوونەوەی خانشینکراوانی تامین اجتماعی لە شاری تاران، بەردەوامی کۆبوونەوەی خوێندکاران لە زانکۆکانی ئێران و بەردەوامی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەرکادری دەرمان لە ئێران. دەستبەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری شابات ڕۆژی یەکشەممە 3 ڕەشەمەی 1404 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری شاباد سەر بە پارێزگای کرماشان لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا سەبارەت بە هۆکاری دەستبەسەرکرانی ڕوونکردنەوەیەک بڵاو نەکراوەتەوە. بەپێی راپۆرتی گەیشتوو ئەو شارۆمەندە بە ناوی عەزیز ئیسماعیلی بە هێرشی هێزەکانی ئیدارەی سڵاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتووخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. جێگەی ئاماژەیەکە ناوبراو تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە. بەپێی راپۆرتی گەیشتوو هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە سەرەڕای تێپەڕبوونی نزیک بە 2 مانگ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە بە ناوی هەیبەت موئەیەد ڕێکەوتی 6 بەفرامباری ئەمساڵ و ڕۆژێک پێش لە دەستپێکردنی ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی ژنایەتکاری کۆماری ئیسلامی بە هێرشی هێزەمنیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و دەستیان بەسەر کۆمەڵێک لە کەلوپەلە تاکە کەسیەکانی لەوانە مۆبایلەکەیدا گرتووە. جێگەی ئاماژەیەکە لەلایەن ئێدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە بە هاوسەرەکەی ڕاگەندراوەکە لە ئەگەری هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکان هاوسەرە دەست بەسەرکراوەکەی ئازاد دەکرێت و تەنانەت چەند ڕۆژێک پێش ئێستا بە بنەماڵەکەی ڕاگەندرابووکە بەدەنانی بارمتە بە شێوەیەکی کاتی ئازادی دەکەن، بەڵام سەرەڕای دابینکردنی بارمتە دیسان بە بیانووی کۆتایی نەهاتنی ڕەوەندی لێکۆڵینەوەکەی ئازاد نەکراوە. ئازادی یاعقوب محەممەدی پاش خۆپێشاندانی خەڵکی ئاودانان. بەیانی یەکشەممە 3 ڕەشەمەی 1404 هەتاوی یاعقوب محەممەدی کەسایەتی ناسراوی خەڵکی شارستانی ئاودانان پاش بەرزبوونەوەی ئاستی ناڕزایەتیەکانی خەڵک لەلایەن هێزەمنیەکانەوە ئازادکرا. ناوبراو ڕۆژی شەممە 2 ڕەشەممە بە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی سوپای ڕژیم بۆ سەر ماڵەکەی بۆ پەڕی تند و تیژیەوە دەست بەسەر و تەنانەت لەلایەن ئەو هێزانەوە بێڕێزیەکی زۆر بە بنەماڵەکەی کرابوو. شانی باسەکە لە کاتی دەست بەسەرکرانی چاک و ئازادی ئەو چالاکوانە دانیشتوانی شارەکانی ئاودانان و مەرموری لە پارێزگای ئیلام دژ بە جەنایەتەکانی ڕژیم ڕژانە سەرشەقامەکان و حکوومەتیان ناچار بە ئازادی ئەو هاوڵاتیە کردووە. بەردەوامی ناردنی چەکی قورس بۆ ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بەپێی راپۆرتەکان سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەردەوامە لە ناردنی چەکی قورس و هێزێکی زۆری سەربازی بۆ ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بەپێی ئەو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون کۆمەڵێکی زۆر لە هێزەکانی سوپای پاسداران و ئەرتەشی کۆماری ئیسلامی لە ناوچە سنووریەکانی قەسری شیرین، سەلاسی باوەجانی، مەریوان، سەردەشت، پیرانشار و شنۆ جێگیر کراون و هەروەها کەشێکی توندی ئەمنی و سەربازی بەسەر ناوچەکەدا زاڵ بووە. ئەمە لە کاتێکدایەکە ڕۆژانە ئاستی گرژی واڵۆزیەکانی نێوان ئێران و ئەمریکا لە بەرزبوونەوەدایە و ئەگەری ڕوودانی شەڕێکی بربڵاو لە ناوچەکەدا لارادایە. کۆبوونەوەی خانشینکراوانی تامین اجتماعی لە شاری تاران. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خانشینکراوانی تامین اجتماعی لە شاری تاران دژ بە خراپەی دۆخی ژیان و معیشەتیان کۆبوونەوە. بەپێی دوانی زانیاریەکان خانشینکراوانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی
بەرزکردنەوەی پلاکارد و هەروەها بە بەدەستەوە گرتنی وێنەی گیانبەختکردووان و دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرەمباری ئەمساڵ سەرەڕای ڕێزگرتن لە یادی هەموو گیانبەختکردووانی ڕێگەی ئازادی خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هاغزەز بەپێ ڕێژەی هەڵاوسان بایەخزانی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی خاننشینکراوان پێدانی هاغدەست و مەزایە جوەخراوەکان و هەروەها ئازادی دەستبەجێ هەموو ناڕازیانی دەست بەسەرکراو بوون. بەردەوامی کۆبوونەوەی خوێندکاران لە زانکۆکانی ئێران ڕۆژی یەکشەممە 3 ڕەشەممە هاوکات لەگەڵ بەردەوامی کۆبوونەوەی خوێندکاران لە زانکۆی فێردەوسی مەشهەد خوێندکارانی زانکۆکانی سەنعەتیە میرکەبیر عیلم و سەنعەت و هەروەها تاران پەیوەست بە ناڕزایەتیەکان بوون. بەپێو وێنانەی کە بەدەستمان گەیشتوون خوێندکارانی ناڕازی لە کۆبوونەوەکاندا بە وتنەوەی دروشمی مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی، مەرگ و نەمان بۆ خامنەئی، ژن ژیان ئازادی، مەرگ و نەمان بۆ ستەمکار، چ شابێت چ ڕێبەر و نابۆ پاشایەتی، نابۆ ڕێبەرایەتی، ئازادی و بەرابەری، سەرەڕای ڕێزگرتن لە یاد و ئامانجەکانی هەموو گیانبەختکردووانی ڕێگەی ئازادی خوازیاری ڕووخانی کۆماری ئیسلامی و سزادانی تاوانباران و بەشداربوونی جەنایەتەکانی دژ بە خەڵک بوون. بەردەوامی گوشاری ناونجە ئەمنیەکان بۆ سەر خوێندکاران لە ئێران لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی ناڕزایەتیەکان لە ئێران و زانکۆکان هێز ئەمنیەکانی ڕژیم کۆمەڵێکی زۆر لە خوێندکارانیان بانکێشت یان دەست بەسەر کردووە. بەپێی دوایین هەواڵەکان لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا کۆمەڵێکی زۆر لە خوێندکارانی زانکۆی شەهید بەهەشتی لەلایەن ناونجە ئەمنیەکانی ڕژیمەوە بانکێشت و سەرەڕای ئەوەش لە ڕێگەی چەندین پەیوەندی تەلەفۆنی نەناسراو هەڕەشەیان لێکراوەکە پێویستە لە کۆبوونەوەکاندا بەشداری نەکەن. ئەمە لە کاتێکدایەکە لە زانکۆکانی ئێران خوێندکاران بە بەڕێوەبردننی چەندین کۆبوونەوە خوازیاری ئازادی دەستبەجێ هەموو خوێندکارانی دەست بەسەرکرا و کۆتای هاتنی گوشاری ناونجە ئەمنیەکان بۆ سەر زانکۆکان بوون. دووە هەواڵ بەردەوامی گوشاری ناونجە ئەمنیەکان بۆ سەر کادری دەرمان لە ئێران ڕۆژی چوارشەممە 29 ڕێبەندان فەرزانە فەسیحی پزیشکی دانیشتووی شاری تەران لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. بەپێ راپۆرتی گەیشتوو ناوبراو بە هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی بۆ پەڕی توندوتیژیەوە دەست بەسەر و تا کاتی داڕشتنیم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران یان ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی زانیاریەک لە بەردەستانیا. شاینی باسا لە ڕۆژانی ڕابردوودا و پاش دەستپێکردنی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرەمبار کۆمەڵێکی زۆر لە کادری دەرمانی نەخۆشخانەکان و هەروەها پزیشکان بەهۆی دەرمانکردنی بریندەرانی ناڕزایەتیەکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد و ئاسوودە بن.